initial operators and eigenvalue. The condition that a certain dynamical variable g be restricted to the discrete value gn. In other words, that g be quantized is that the wave function psi n of the system be such that كاتم مرج condition بو اوي dynamical variable كي فيزيائي وكو g تر او ايا انرجيا ايا angular momentum ايا momentum ايا هرشي كيا be restricted مقيد كين to the discrete values بو اوي مقيد كين ب discrete value كي gn ها جي كا دايناميكال كيا وي مقيد كين ب discrete value gn ياخد بواتاي كتير جي كوانتايز بيت واتا discrete value مان هبت لجيا وكاتا اتو اين بلين جي كوانتايز بيت is that مرجع كمان اويا او مرجع اللي رباس ماكت is that the wave function of the system be such that ابي wave function كمان چی بيت بم جوره بيت كانوا سليمانا اوبريتري جي كالين دايناميكال فاريبل كيا اروات السر ويف فانكشن كمان ساي ان لبرامبرا جي ان مان اياتي ها جي ان ترى انرجي بي ايرش انرجي معناتها اي ان مان اياتي اگر ايره اي بيت اوبريتري انرجي بي ليرش ابي چی مان باتي اي ان مان باتي و ساي ان كاتب بم اي ان اوتري اگر انرجي بي بونمونا ايجن فاليو انرجي كاتب اما ايجن فاليو وامشيان ايجن فانكشنا اها بمعادلة كش قلت eigen value equation where g am g كليرة باش ماكر is the operator that corresponds to g operator g and each en gn and each gn لبرامبرا gn كان is a real number هميشة real number ابن هميشة real number ابن when equation سيوسي holds for the wave function كاتق معادلة سيوسي كاتي معادلة سيسي معلق بوي فانكشن سيستم كوا أو كاتي معنى به it is a fundamental postulate of quantum mechanics لكوانتم ميكانيكس كان postulate كمان هبه أجر أمش توابع كاتا أجرينه بوكيو أجينه با fundamental postulate quantum mechanics بيمان على that any measurement of g هر قياس لكي g can only yield one of the values gn يك قيمتي gn مان دبه بو هر جيك كدايناميكال فاريبل كيا يك قيمتي جي مان دبت اها one values of gn if measurement اگر هاتو قياسات كان of g are made on a number of identical system اگر هاتو لجمالي كي زول identical system بيقاتون واتا همو particle كان لصفة كان يانا وكو يكبون all instances described by the particular eigenfunction وهروها او particle كلين identical describe كرابن بكي ب wave function كي دياري كراو كبساي سب كيبه each measurement هر يك لو قياسانا will yield the single value gk كاتا هر يك لو قياسانا كباس ماكر برامبر چی معناته gk معناته gk من اياته دي لسر example لسر ام بابتا بيمان عليه an eigenfunction of the operator d دوجار over d equal دوجار is psi is equal to e to power d equals find the corresponding eigenvalue داوي دوسينوي eigenvalue من لي اكا كواتا اوبريتر كمان تشيا دي دوجا over d equal دوجا كاري لكي كردو لبساي كردو ابي لبرامبرا eigenvalue من باتيو وي فانكشن كمان وكو خوي دروس بيتوا يعني eigen وي فانكشن كمان دروس بيتوا با ام پرسیاره حل کن سرتا دست پیدا کن اوپراتور کمان که جیا لسلایدی پیشوتر هر اوپراتور گوتمان هم بجی هما مان کرد دی دوجا اوور دی اکل دوجارا سو کواتا کار لکی اکا لوی فانکشن اکا اروات سر وی فانکشن اکا کواتا دی دوجار لسر دی اکل دوجاري e to power دو اكس عين دوجار مشتقي وي فانكشن اكا ورقرين ك e to power دو اكسا دوجار ورقرين تماشا اكين اكاتا قيمتك اكاتا تشوار e to power دو اكس اها وي فانكشن اكا دروز بو چونك مرجع كمان على چي اوبريتري جي اروات لسر بساي سب ان لبرامبرا جي سب ان دروس ابي ديسان بساي سب ان اكا ابي بدروس بيتو ابي وي فانكشن كمان دروس بيتوا كاتل ليرة اها اگر تماشا كان e to power
دو ئێکسەکە جارێکی تر کێی دروست کردەوە پسای دروست کردەوە کاتە ئەو قیمەتەی کە هەمانە بەم جۆرەی لێدێ ئەڵێن ئەمە معادلەکەی سلایدی پێشووترە جی ئۆپەرەیتەری جی بۆ پسای یەکسان نەبێ بە چوار دیسان پسایەکەمان بۆ دروست بووە بۆ لە شوێنی هەموو ئی تو پاوەر دو ئێکسەکە پسایەکەمان داینایەوە کاتە ئەلێرە ئەو جی سەب ئێنەی کە باسمان کرد ئەبێتە کێ ئەبێتە قیمەتی چوار کاتە ئایگن ڤالیوکەی کە داوای ئەکا is equal to 4 is equal to 4 in view of equationi 24 و 25 کە 24 و 25 معادلەکانی total energy operator بوو یعنی total energy بەدەلەتی operator و 25ش operator kinetic energy بوو the total energy operator ئەو کاتە total energy operator کە بۆ معادلەی 23 can be writing as ئەتوانین بە شێوەی هامڵتۆنیان بینووسین ئەمە ئۆپەرەیتەری total energyە total energy ئەتوانین بە شێوەی هامڵتۆنیان کە ئەکاتە چی ئەکاتە ئۆپەرەیتەری kinetic energy زائدەن ئۆپەرەیتەری potential بەڵام وتمان ئۆپەرەیتەری potential هەر potential خۆیەتی ئۆپەرەیتەری position هەر position خۆیەتی بۆیە ئەلێرە ئەتوانین کارۆتێکیشی بۆ بکەین یا بۆشینەکەین چونکە هەر گۆڕانکاری بەسەرانەیە وەکو خۆیە کاتە ئەم هامڵتۆنیانە and is called the Hamiltonian operator ئەمە پێوترێ هامڵتۆنیان because it is reminiscent of the Hamiltonian function in advanced classical mechanics چونکە چیمان بەبیرێنێتەوە هامڵتۆنیانمان بەبیرێنێتەوە لە classical mechanics پێشکەوتووە advanced which is an expression for the total energy of a system in terms of coordinate and momenta only کاتە ئەم معادلەیە چیمان بۆ دەرەخا total energy مان دەرەخا total energy طبعا سیستەمێ بە دەلالەتی coordinate و هەروەها momenta only evidently the steady state Schrödinger equation can be written simply as ئەو کاتە ئەتوانین معادلەی steady state Schrödinger equation یاخود time independent Schrödinger equation زۆر بە بەسیتی بنووسین بە دەلالەتی هامڵتۆنیان ئەڵین هامڵتۆنیان ئۆپەرەیتەری هامڵتۆنیان کار لە پسای ئێن دەکا لە بەرامبەرە ئی ئێنمان ئەیاتێ و پسای ئێن ئەم معادلە پێوترە شرۆدینگەر ئیکوێشن تایم ئیندیپێندنت شرۆدینگەر ئیکوێشن ئەمە معادلەی ئایگن ڤالیو ئیکوێشن بوو کە پێشتر خوێندمان وتمان بە دەلالەتی جی لەوێ خوێندمان لە سلایدی پێشووترە وتمان جی ئۆپەرەیتەری جی ئەڕواتە سەر پسای ئێن لە بەرامبەرە جی ئێنمان ئەیاتێ لەگەڵ پسای ئێنە بەڵام ئەگەر بۆ معادلەی شرۆدینگەر ستێدی ستێتەکەی بنووسین ئەڵین هامڵتۆنیان ئۆپەرەیتەر کار لەوەی فەنکشنەکە ئەکا لە بەرامبەریا چیمانایاتێ ئایگن ڤالیو ئینەرجیمانایاتێ و هەروە پسای ئێنیش ئەبێ دروست بێتەوە ئەو کاتە معادلەی ئایگن ڤالیو ئیکوێشنمان دەبێت کاتە ئەمە معادلەی شرۆدینگەرە بەم جۆرە توانیمان بینووسین. We can say that the various En are the eigenvalue of the Hamiltonian operator. كأتا أتواني بلين En چی eigenvalue Hamiltonian operator إيشا. فلي برانبر أوا En من هبوا. This kind of associating أمجور بيونديانة between eigenvalue and quantum mechanical operator. أمجور بيونديان لنيوان eigenvalue وهروها لنيوان quantum mechanical operator is quite general وشويك عام ورقريت تنها بو energy هاملتونيان نية بلكو شوكا شو وشكلك عام ورقريت تيبلي بينج بو يغليس the operator that corresponding to various observable quantity كاتا ام تيبلتي من نشانه دا كمية فيزيكان من بيشانه دا لبرانبريا چيا operator من بيشانه دا اگر تماشا كين يكم جار position من هي هر وكو خويتي هيچ گۆڕانکاریەکی كان بلام linear momentum ئۆپەرەیتەر کرد بە شێوەی دیفرەنشەڵە پۆتێنشەل ئینەرجی هەروەکو خۆیەتی پێشتری زۆر جار ئاماژەم پێ کردووە کە هەم پۆزیشن هەم پۆتێنشەل ئۆپەرەیتەرەکانیان وەکو خۆیان ئەنووسرێتەوە هەرچی کاینەتیک ئینەرجیە بە شێوەی دیفرەنشەڵە هەرچی تۆتەڵ ئینەرجیە بەو جۆرە یاخود تۆتەڵ ئینەرجی بە شێوەی هامڵتۆنیان ئەتوانین بەم جۆرە بنووسین ئەمە چییە ئەم بەشەیان ئۆپەرەیتەری کاینەتیک ئینەرجی ئەمەشان ئۆپەرەیتەری چیە پۆتێنشڵەکەیە کە باسمان کرد دێنە سەر particle in a box کاتێک ئەڵێن particle in a box ئەوە بێنە پێش چاوتان یعنی چی یعنی ئەو particle under the action of the potential یعنی ئەو particle لەژێر کاریگەری پۆتێنشڵێکایە بەواتایەکی تر ئەو particle فری نییە بەڵکو لەژێر کاریگەری پۆتێنشڵێکا باوند کراوە ئەو particle in a box
كاتا the simplest quantum mechanical problem is that of a particle trapped in a box with infinitely hard walls. كواتا particle in a box یەکێکە لە تطبیقاتەکانی معادلەی شرۆدینگەر بۆ particle in a box ئێمە تطبیقیەکە یعنی معادلەی شرۆدینگەر دەهێنین لە particle in a box تطبیقی ئەەکەین بزانین solutionەکەی چی مانایاتێ. ئاسانترین the simplest quantum mechanical problem ئاسانترین problem وسادەترین problem is that of a particle in a box with infinitely hard walls. ئەگەر هاتوو یەکەم جار پارتیکلێکمان هەبوو لەناو ئەم بۆکسا وەکو ئەلەکترۆنێکەکە حرەکەی کرد لە نێوان سفر و ئێڵە ئەگەر هاتوو پۆتێنشڵ ئینێرجی لە دیوارەکانی بۆکسەکە مالا نیهایە بوو واتە بە هیچ جۆرێک ئەو پارتیکلە نەتوانێت پێنتریشنی دیوارەکان بکات و بڕواتە دەرەوە واتە حل لە ناو سندوقەکە بێت لە ناو دیوارەکان بمێنێتەوە. Consider وادائنين a particle that is restricted to traveling along the x-axis between x is equal to 0 and x is equal to L by infinitely hard walls. واعتباركين او particle كوا همانا ليك dimension حركة اكا يك dimension كشتي من هالبجاردوا x من هالبجاردوا لنوان كيا صفر و L او particle بوي هي حركة بكات وهروها ديواري potential كان وكوتمان ما لا نهاية potential يعني بو هيج جورك ناتواني برواتة دروا. This situation can be described by the potential energy that is infinite on both sides of the box and is a finite constant on the inside. كاتا ام حالته شون اتوين describe بكين potential energy اتوين قياسي describe بكين كالديواري بوكسكا ما لا نهاية بلام لناو بوكسكا قيمتي كي دياري كراوف اها الي finite وقيمتك فايناتي كونستانتي هي كي potential energy كاتا لناو بوكسكا قيمتك دياري كراوي كونستانتي هي because the particle cannot have an infinite amount of energy it cannot exist outside the box لبر او particle لناو بوكسكايا energy كي ما لا نهاية نية بواتك دي كاينتيك انرجي كي ما نهاية بويا ناتواني ام ديوارانه ببريك واتا لدروي بوكسا كمان particle وجودي نية. Hence the wave function psi is 0 for x كمترو يكسان بلا صفر وهروا x قولتو يكسان ل L كواتا بسايش لا صفر بچوكتر وجودي نية صفرة و L قولتر ليرا بسايمان وجودي نية صفر بو وجودي نية چونك بارتيكل وجودي نية اما هميشه الين بساي وصفي حالي بارتيكل كمان بوكا لقل كيا ويفكيا لقل بارتيكل كا اگر بارتيكل لدرو وجودي نية كواتا بسايش وجودي نية بويا ليرا الين بساي الزيرو بو ام حالتاني كوا اكس كمان بچوكتر لصفر و اكس كمان قولتر بليا. We will calculate the steady state wave function for the inside of the box. إيش حسابك إن معادلة شرودينجر steady state إنينو تي أدولتينو wave function لقل energy أدولتينو بو أو particle كوال لناو بوكسكايا. Inside the box وكوتمان لناو بوكسكا potential energy constant بو آسان كاري داي أنين بالصفر ألين با potential كمان صفر بو ناو بوكسكا. Then the steady state Schrödinger equation او كاتا ام فورما ور اجري الين partial دوجا psi partial x دوجا زائدا دو m over h بار دوجا e psi is equal to 0 كاتا وكوتمان لناو بوكسكا چونك يومان بصفر داناوا او كاتا كيسا ما يقوران كاريماني اتوانين بلين ايتر چي ام partial نهيالين بيكين بدي چونك اگر هاتو ليك متغير زياتر بو او كاتا باشل مان بكارين بلام اگر يك متغير بو اتوين باشلك بكينه شي بكينه دي طواو اوكي because psi is a function only of x چونك psi لم حالته وتمان تنها function بو x the general solution ام معادله حل ام معادله اگر حلكي بكين ام معادله يحوت معناته چونك حل ام معادله باكسبوننشال اكل اكسبوننشال يجي للساين وكوساين بيجاتو بويا بسايمان اكاتا اي سايني رقي دو ام اي لسر اتش بار اكس زائدا بي كوسايني دو ام اي دا بشي اتش بار اكس ايو بي كوفيشن دون تو بي ايفالويتد ام كوفيشن تاعنا ايو بي ابي بدوسينوا لكيو ياندوسينوا استا لباوندري كونديشنو ام قيمه تاعنا اتوانين بدوسينوا
کاتە ئێستا این باوندەری کۆندیشن ئەپلای دەکەین بزانین چیمان پێڵەوە کۆیکەوە ئێمە خۆمان پێشتر فەرزمان کرد وتمان کاتێ ئێکسمان سفرە ئەبێ پسای سفر بێت ئەمە پسای سەب ئێکسە کاتە ئێکسەکە سفرە بێ پسای سفر بێت فعلەن چونکە پۆتەنشڵ مالانیایە بوو نەیەتوانین دەرچێت و هەروەها چ کاتێکی تر سفر بوو وتمان کاتێک لە ئێڵە لە دیواری ئێڵە چونکە پارتیکلەکەمان لە نێوان سفر و ئێڵەیە دیسان کاتێ ئێکسمان وشای بێ بە ئێڵ لە وێنەکە دیسان بێ پسایمان سفرە فرام پسای سفر بێ یەکەم جار با سفرەکە بەکاربیێنین بۆ پسای لە سفرەوە دەست پێ دەکەین اینجا ئێڵ کاتە پسایمان سفرە ئەگەر وا دانین تەماشا ئەکەین لە معادلەی 37 کاتێ ئێکسمان سفر بێت ساینی سفر هەر سفرەکە بەڵام بەشی کۆساینەکەی ئەکاتە یەک ئەی باش ئەگەر کردیەک یعنی قیمەت ئەبێ کە قیمەتە بوو کاتە لەگەڵ ئەوەی ئێمە کە فەرزمان کردووە ناگونجێ بۆیە ئەڵین کاتێک ئێکسمان سفرە ئەبێ بیەکەمان سفر بێ کۆفیشنتەکە چونکە بۆ ئەوەی ئەم کۆساینی سفرەکە کردیە یەک جارانی سفریکەینەوە دیسان سفرمان باتێت چونکە پسای ئەبێت لە هەردوو حاڵەتەکە چی بێت سفر بێت بۆی لەگەڵ ئەو فەرزی ئێمە کردومانە یەک بگرێتەوە بۆیە بۆ ئەم حاڵتە ئەبێ کۆفیشنتی بی کاتە بیمان سفر کرد کەواتە تێرمی دووەمی معادلەی 37 نامێنێت تێرمی دووەمی معادلەی 37 نامێنێت چونکە بیمان بە سفر داناوە بۆی مەرجەکەمان تەطبیق و تەحقیق بێت کەواتە ئەو کاتە تەنها چێمێتەوە تەنها ساین ئەمێتەوە ئێستا بابێنە سەر کۆندیشنی دووەم ئەی لە پسای ئێکسەکەمان ئێڵبێ دیسان سفرە باشە ئەگەر سفر بێ چ کاتێک ئەمە تەحقیق ئەبێ ئەگەر هات و ساینی گۆشەکەمان ساینی ئەو گۆشەی کە هەمانە چ کاتێک ئەکاتە سفر ئەو کاتە ئەگەر ئەکاتە سفر کە ساینی بۆ نمونە دوو ئێم ئی لەسەر ئێچبار کە گۆشەکەیە بکاتە چی گۆشەکان کاتە ئێن پای یعنی چی بکاتە ئێن پای ئێنەکەمان لە یەکەوە دەست پێ دەکا واتە ساینی پایمان سفرە ساینی دوو پایمان سفرە ساینی سێ پایمان سفرە ساینی چوار پایمان سفرە هەتا ئاخیر کاتە بۆی ئەم مەرجە تەطبیق بێ ئەبێ گۆشەکەمان یەکسان وێ بەچی یەکسانێ بە ئێن پای هەتاوەکو ساینی ئێن پاکە یەکسان وێ بەچی یەکسانێ بە سفر کەوا بوو ئەم معادلەیەمان کە هەیە ئێستا ڕێکی ئەخینەوە بە دوو لاو دوو نێوان و هەروەها دووجاش یەکەین بۆی ئینەرجیمان دەستکەوێ ئەو کاتە چیمان دەسەکەوێ ئین ئەکاتە ئێن تواندوو پای تواندوو ئێچبار تواندوو لەسەر دوو ئێم ئێڵ تواندوو ئێنمانەکاتە یەک و دوو سێ دەست پێدەکا کاتە the above values are the eigen energy of the particle ئەو کاتە توانیمان ئێمە ئینەرجی پارتیکلەکە بدۆزینەوە ئایگن ڤالیو ئینەرجی پارتیکلەکە بدۆزینە کە کوانتایزە بۆ پارتیکلێک لەژێر کاریگەری پۆتێنشڵێکا بێت کاتە ئینەرجی ئەو پارتیکلە چیە بێ کوانتایز ئەبێ they constitute the energy level of the particle ئەمەش چیمان بۆ دروستەکە بۆ پارتیکل ئینە بۆ کەس ئینەرجی لیڤڵی پارتیکل ئینەرجی لیڤڵمان بۆ دروستەکە واتە ئەگەر ئێن یەک بێ ئینەرجیەکی ئەگەر ئێن دوو بێ ئینەرجیەکی تری ئەگەر ئێن سێ بێ ئینەرجیەکی تری هەیە بۆ ئەم مەبەستە توانیمان ئینەرجی ئەو پارتیکڵی کەوا لەناو بۆکسێکە حەسر کراوە سەجن کراوە کە دیوارەکانی مالانی هایە پۆتەنشڵیان هەیە کوانتایزیشنی ئینەرجیەکە بدۆزینەوە بە دەلالەتی ئێن ئینەرجیمان دۆزیەوە پاشان ئینە سەر وەی فەنکشنی ئەو پارتیکڵی لەناو بۆکسێکا سەجنمان کردووە ئەڵین لەبەر ئەوەی بی کۆڤیشنتەکەمان بە سفر دانا کەواتە وەی فەنکشنی پارتیکڵەکە لەناو بۆکسەکە بەم جۆرە تەنها ساینەکە ئەمێنێتەوە پسای ئێن ئەکاتە ئەی ساینی ڕەگی دوو ئێم ئی ئێن لەسەر ئێژبار ئێکس معادلەی چلمان ئەمێنێتەوە پاشان ئێمە ئینەرجیمانی ئێنمان دۆزیوەتەوە بەڵێ دۆزیمانەوە لەکوێ تەعویزی ئەدەکەین ئەو قیمەتەی کە دۆزیمانەوە لە شوێنی ئی ئێنە تەعویز دەکەین بزانین چیمانەیاتێ بەم جۆرە معادلی 41مانەیاتێ پسای ئێن ئەکاتە ئەی ساینی ئێن پای ئێکس لەسەر ئێڵ ئەمە وەی فەنکشنی ئەو پارتیکڵە بەڵام ئێمە نەزاندایەکمان هەیە ئەی ئەبێ بیدۆزینەوە بەچی ئەی دۆزینەوە بە نۆرماڵایزیشن کۆندیشن بۆ ئەوەی پسای ئێنمان ئەکسپتەبڵ بێ فیزیاویەن ئەبێ ئەی بدۆزینەوە قیمەتەکەی معلوم بێ بۆیە لە ڕێگەی معادلەی چیەوە نۆرماڵایزیشن کۆندیشن کە لە سەرەتای چاپتەری یەکا خوێندومانە لەو ڕێگەوە ئێمە توانین ئەم کۆنستانتە بدۆزینەوە وەکو ئەڵێ لێرە تەماشاکە it is easy to verify that the above wave function satisfy the steady state Schrödinger equation ئەم معادلەیە تحقیقی معادلەی شرۆدینگەر ئەکا بە هەموو باوەندەری کۆندیشنەکان
ئەوانەوە and the boundary conditions psi 0 ئەکاتە psi l ئەکاتە صفر note that equation چلیەک is valid only for equation چلیەک تەنها ئێکسەکەمان لە نێوان صفر و l بێ outside the box we have psi n مان صفرە. We also note that the spatial derivative psi n of the wave function چلیەک is not continuous at x ئەکاتە صفر as well as at x ئەکاتە l. The reason is that the box with infinitely hard walls is just an approximate model, not a realistic situation. ئێمە ئەگەر پێشتر باسمان کردوتمان چ کاتێک پسای acceptable ئەبێ فیلساوێن وتمان کۆمەڵێ مەرجێکێک لەوانە ئەبێ پسای سنگل ڤالیو بێ و هەرە کۆنتینوێس بێ لە هەموو شتوێنێکە و هەروە پاشڵ دریڤیتیڤەکانی کە باسەکەین ئەبێ سنگل ڤالیو و هەروە کۆنتینوێس بێ لە هەموو شوێنەکە بەڵام ئەلێرە لە ئاوتسایدی بۆکسەکە پسایمان صفرە قطع دروسە بێ ئەمەش ئەومان پێڵێ کە حاڵی پارتیکڵینە بۆکس with infinite potential will حاڵەتێکی ڕاستەقینە نییە بەڵکو حاڵەتێکە چی ئەپرۆکسیمەیت مۆدێلە حاڵەتێکی تەقریبیە ئێمە دای ئەنین. پاشان وەکو وتم بۆ دۆزینەوەی ئەیەکە ئەبێ پەنا بۆ چی بەرین پەنا بۆ normalization condition بەرین بەم جۆرە. ئەمە normalization condition معادلەکەیە لە ناقص مالانیا بۆ موجب مالانیا پسای تواندوو دی ئەکس لوسایی ئەبێ بە یەک کاتە ئێستا ئێمە ئەبێ ئەم قیمەتە بدۆزینەوە کە دۆزیمانەوە لەکوێ دانین لێرە دانین ئەم قیمەتە چۆن دۆزینی بەم جۆرە لە ناقص مالانیا بۆ موجب مالانیا پسای تواندوو دی ئەکس ئەکاتە لە صفرەوە بۆ ئێل ئەم باوەندەریەکەی ئێمەیە بۆ پارتیکڵەکە لەناو بۆکسەکە پسای تواندوو دی ئەکس پسایەکەشمانەیە قیمەتی دووجا ئەکەین دای ئەنین و هەروەها چی ئەکەین تەکاملەکەی وەرئەگرین ئەکاتە ئەی تواندوو ئێل لەسەر دوو و ئەم قیمەتە لەکوێ دائێنین ئەگەدار بن تەلەبەکان این لە شوێنی تەکاملەکە تەعویز ئەکەینەوە یەکسانیەکەین بە یەک کاتە ئەی ئەکاتە چی ئەکاتە ڕەگی دوو لەسەر ئێڵ. ئێستا کۆنستانتەکەمان دۆزیەوە و لە شوێنی ئەی ڕەگی دوو لەسەر ئێڵ داین ئەو کاتە وەی فەنکشنەکەشمان معقول ئەبێ acceptable ئەبێ فیلساویان کاتە thus the normalized wave function of the particle psi n ئەکاتە ڕەگی دوو لەسەر ئێڵ ساینی n پای ئێکس لەسەر ئێڵ ئێنەکەشمان لە چەنەوە دەست پێ دەکات لە یەکەوە سەفرمان نییە چکە گراوند ستیتمان لە یەکەوە دەست پێ دەکات. The normalized wave functions psi یەک psi دوو psi سێ together with the probability density psi 1 دووجا psi دوو دووجا psi سێ دووجا ئاپڵەتت ئینفیگەری 5 بۆ دوو کاتە یەکەم جار سەرەتا وێنەیەکمان کێشەوە تا پسای سێمان وێنە کێشەوە پسای یەک ئەگەر n یەک بێ ئەو کاتە پسای یەکمان دەبێ ئەگەر n دوو بێ پسای دوومان دەبێ ئەگەر n سێ بێ پسای سێمان دەبێ لەگەڵ کیە لەگەڵ probability density-ەکانیانە عین دوو جارەکانیانە وێنەمان کێشەوە دواتر ئێنە سەری لەوێ تەفسیری زیاتری ئەینێ ئەسین وەکو بینیمان پسای n ئەکاتە سفر لە کاتێ ئێکس سفرن ئێکس ئەکسای بێ بە ئێڵ at a particular place in the box لە شوێنێکی دیاریکرد لە بۆکسەکە the probability of finding the particle احتیمالی دۆزینەوەی تەنەکە may be very different from different quantum numbers کاتە احتیمالی دۆزینەوەی تەنەکە لەناو بۆکسەکە لە شوێنێکە بۆ شوێنێکی تر جیاوازیە و احتیمال لەسەر چیەکە احتیمال لەسەر n دەکا کە پێ ئەوترێ quantum number. for example ئەمە وێنەی پسای یەکە پسای دوو پسای سێ ئەمەش احتیمالی probability density-ەکانە ئەگەر پسای یەک تواندومان کرد هەمیشە قیمەتەکان لێرە هەمیشە قیمەتی موجب لێرە بەڵام موجب و سالبمانێ. ئێستا ئەگەر تەماشاکەین پسای یەک تواندوو ئەمە پسای یەک تواندووە has it is maximum value in the middle of the box احتیمالیەی دۆزینەوەی تەنەکەمان لەکوێ گەورەترین لە ناوەڕاستی بۆکسەکە گەورەترینە بەڵام بۆ پسای دوو تواندوو لە ناوەندی بۆکسەکە احتیمالیەکەمان ئەبێتە سفر تقریبا. In other words بەجۆرێکی تر a particle in the lowest energy level لە ground state کاتێ ئێنمان یەک بێ is most likely یعنی احتیمالیەی دۆزینەوەی تەنەکەمان لەکوێ زۆرترینە لە میدڵا لە ناوەڕاستە گەورەترینە while a particle in the next higher state لە ستیتی دووەمە کاتێ ئێنمان دوو بوو تەماشاکەن احتیمالیەکەمان زۆر کەمە یاخود هەر نیمانە سفرە. باشە classical physics بەڵام classical physics suggested the same probability for the particle being anywhere in the box بەڵام لە classical mechanics هیچ گرنگیەک بە n نەدرابوو بە quantization ستیتەکان نەدراوە بۆیە احتیمالیەکان بۆ particle لە بۆکس هەموو وەکو یەک بوو بەڵام لە quantum mechanics لەگەڵ گۆڕانی لیڤڵەکانە ئەو کاتە احتیمالی دۆزینەوەی تەنەکەش گۆڕانکاری بەسەردا دێت لەکوێ پیکت هەبوو
ئەمپلیتیوتت گەورەتر بوو کەواتە احتیمالی دۆزینەوەی تەنەکە لەو شوێنە گەورەترە. ئێستا لێر لە ناوەندا گەورەتر، لێرە نا. ئەگەر بڵین لە یەک لەسەر چواری بۆکسەکە تقریبان گەورەترە، لە ناوەندا سفرمانێ. بۆ ئێرەش هەر یەکەیان لە شوێنێکە احتیمالیەکەمان چییە؟ گەورەترین لە شوێنەکانی ترا ئەبێتە وەکو ئەم دوو شوێنە ئەبێتە سفر. کەواتە ئەمەیە ئێمە توانیمان بۆ پارتیکڵینە بۆکسێک هەم ئینەرژی کوانتایزکەین، هەم وەی فەنکشنەکەش بۆ هەر شتێک دیاری بکەین و بیدۆزینەوە. لینە سەر ئێگزامپڵی یەکەم لەسەر پارتیکڵینە بۆکس پێمان ئەڵێ find the probability that a particle trapped in a box L wide can be found between 0.25 L and 0.55 L for the ground and phase existed. داوای احتیمالی دۆزینەوەی تەنێکمان بۆ دەکات لە پارتیکڵینە بۆکسە کە تەنەکەمان لە بۆکسێکایە، دیوارەکانی مالانی هەیە، لە نێوان چی و چیە داوای احتیمالێکەکە؟ لە نێوان 0.45 L بۆ 0.55 L لەو ڕێنجە. بۆ کێ؟ بۆ گراوند ستیت لەگەڵ فێس ئێگزایستی، کاتێککە ئێنمان یەکە و کاتێککە ئێنمان دووە. بزانین احتیمالەکە لەگەڵ گۆڕانی ئێنە گۆڕانکاری بەسەردادە یان نایەت. ئۆکەی، سۆلیوشنی ئەم پرسیارە دەست پێکەین this part of the box کامە this part 0.45 بۆ 0.55 ئەڵێن is 1/10 of the box's width and is centered on the middle of the box. ئەکاتە یەک لە سەردەی بۆکسەکە، چونکە ئەگەر بۆکسەکەمان نەبێت لە سفرەوە بۆ L بێت، جوان گوێ بگرن، لە سفرەوە بۆ L بیکەیتە دە بەشی وەکو یەکەوە، کاتە 0.45 بۆ 0.55 یەک لە سەردەی دەکات. بۆیە کلاسیکاڵی we would expect the particle to be in this region 10% of the time. ئەگەر کلاسیکال میکانیکانی حساب بۆ بکەین، مادام یەک لە سەردەی بۆکسەکەیە، کەواتە احتیمالی هەیە، احتیمالی لە 10% هەیە پارتیکلەکە لەو شوێنە بێت، چونکە ئەیکەینە دە بەشی وەکو یەکەوە، کە دە بەشی وەکو یەک بوو، کاتە هەر لە هەر بەشێکە احتیمالەکە لە 10%ەیە، لە بەشی دووەمە ئەبێتە 20 تا ئەخیر کۆیکەرەوە ئەبێتە لە 100%. کەواتە لە 0.45 بۆ 0.55 ئەگەر کلاسیکال میکانیکیان تەماشای بکەین، احتیمالی دۆزینەوەکان لە 10% دەبێت. بەڵام لە کوانتەم میکانیکا ئەم شتە جیاواز دەبێت. Quantum mechanics gives quite different prediction. شتی زۆر جیاوازمان پێ دەڵێت that depend احتیمال لەسەر چیەکە on the quantum number of the particle state. احتیمال لەسەر quantum numberەکە ئەکا. چونکە لێرە ئەڵێ بۆ ground لەگەڵ phase excited. کاتێ ئێن دیەکە کاتێ ئێن دووە، بزانین چۆن probabilityکەمان گۆڕانکاری بەسەردا دێت. The probability of finding the particle between x1 و x2 معادلە عامەکەی کە هەمانە ئەتوانین بینوسین px1 x2 لە x1ەوە بۆ x2، ئەمە باوەندەریەکەی کە هەمانە 0.45 L-ەکە و 0.55 L-ەکەیە کە هەمانە لە شوێنی x1 و x2. پسای n تواندوو dx، پسای n-ەکە کامەیە؟ ئەو معادلەی کە ئیشتقاقمان کرد لە سلایدی پێشووترا، دائێنین دووجای ئەەکەین و بەم جۆرە ئەتوانین چی بدەین؟ ئەتوانین تەکاملەکەی بۆ بدۆزینەوە کاتە ئەم قیمەتە. کاتە x1 و x2 یعنی یەکەم جار x2 تعویزەکەین، ناقسەن x1 تعویزەکەین، دوو گۆشەی جیاوازمانەیە بە ساین ئێمە ئەتوانین ئەمە زۆر بە ئاسانی گۆڕانکاری تیا بکەین. یعنی چی؟ یعنی کاتێک ئەڵێن x2 تعویزەکەن ئەبێتە ساینی 2n پای x2 لەسەر L، و کاتێک ناقسەن بۆ ئەوی تر ئەبێتە ساینی 2n پای x1 لەسەر L. کاتە لێرە ساینمان ئەبێ جارێکیان بە x2 جارێکیان بە x1، بۆیە ماتماتیکاڵیان ئەتوانین ئەمە بگۆڕین. یەکەم جار کاتێک بۆ x لەسەر L-ەکە x2 ناقص x1 تعویزەکەین، ڕێک ئەمەمانەیەتێ x2 ناقص x1 لەسەر m بۆ کێ؟ بۆ تێرمی یەکەم. بەڵام تێرمی دووەم دوو ساینی جیاواز بە گۆشەی جیاواز، دوو ساینمانەیە بە گۆشەی x1 و x2، بۆیە ئەتوانین بیگۆڕین بڵین چی؟ جوان گوێ بگرن، قەڵەمەکانتان دەربێنن، بینوسن لەسەر وەرەقەیەک. ئەڵێ ماتماتیکاڵیەن ساینی ئەلفا ناقیسەن ساینی بێتا یەکسانە بە 2 کۆساینی ئەلفا زائیدەن بێتا دابەشی 2 جارانی ساینی ئەلفا ناقیسەن بێتا دابەشی 2. کاتە بۆ ئەم مەبەستە ئێمە ئەوەمان کردووە. ئەگەر لێرە تەماشاکەین بۆ تێرمی دووەم کە تعویزی ئەەکەین، ئەوەی کە ئێستا وتمان ئەبێتە چی؟ ئەبێتە کۆساینی ئەلفا و بێتا کۆەکەینەوە، x1 و x2مان ئەلفاکەیە کە هەمانە کۆیەکەینەوە گۆشەکان، جارێکیان بە x2 جارێکیان بە x1 کۆیەکەینەوە، بۆ ئەوی تریان x2 ناقص x1 لە یەکتریان دەرەکەین، وەکو چۆن وتم ئەلفا ناقص بێتا،
ئەلفاکەوەی کە ئێکستوی لەگەڵە بێتاکەوەی کە ئێکس1 لەگەڵە دابەشی ئێڵ. ئێستا لەسین قیمەتەکان تاویستەکەن ئێکس1 و ئێکستومانەیە بڵێ ئێکس1ەکە 0.45 ئەڵە ئێکستوەکە 0.55 ئەڵە تاویست بەم جۆرە کە تاویستمان کرد ئەم معادلەی پی ئێکس1 ئەکاتە یەک لەسەردا ناقصاً یەک لەسەر n پای کۆساینی n پای ساینی n پای لەسەردا ئەتوانین بکەین بە ئەدڤانسد ماتماتیک بەکاربێنین بەم جۆرە تەحویلیکەن ئەتوانن نێشیکەن ئەوەی کە خستومەتە ناو لاکێشەکە خۆم کردومە ئەتوان ئێوە هەر ئەلێرە قیمەتی ئێنەکان تەعویلکەن کاتێ ئێنمان یەکە چونکە خۆی ئەڵێ لە پرسەرگە بۆ گراوند ستیت و فێست ئێگزایستیت یعنی بۆ ئێن وسایی بێ بە یەک و ئێن وسایی بێ بە دوو جاری یەکەم بۆ ئێن وسایی بێ بە یەک تەعویلی دەکەین پرۆبابیلیتیە دۆچین ئەکاتە لە 90.8 کاتە ئەمە چەند تقریبن دووجارێ کلاسیکەل میکانیک چونکە ئەگەر بیرتان مێوتمان کلاسیکەل میکانیک ئەڵێ لە سەدەدا احتیمالی هەیە لە نێوان 0.45 و 0.55 لە سادە بەڵام لێرە لە سەدا چەند بوو 90.8 کاتە دوو بەرامبەری ئەی بۆ فێست ئێگزایتد ستێت کاتێ ئێنم دووە تەماشاکەم احتیمالیەکە ئەکاتە 0.65 ئەمە لەگەڵ ڕسمەکانی پێش سلایدی پێشووتریشا یەکەگرێتەوە ها لێرە احتیمالی گەورەیە لێرە احتیمالیم زۆر کەمە لە ئێنسایی بێ بە دووە کاتە this law probability is consistent with the fact that هەم سایت و تواندوو لە وێنەکە پیشاندان تقریبا نزیکە لە سەفر ئەت ئێکس ئەکاتە 0.5 L ها تقریبا لە ناوەڕاستی بۆکسەکە لە ئێنسایی بە دوودا احتیمالەکە نزیکی بێتەوە لە سەفر note that when n is very large کاتێ ئێنم زۆر گەورە بێ لەم معادلە کاتی ئێنم زۆر گەورە بێ ئەڕۆمە بۆ کلاسیکەل میکانیک کاتە ئەم تێرمەی دووەمیان یەکسانە بە سفر کاتی ئێن مالانی هەیە بێ تقریبا کاتی زۆر گەورە بێ ئەم تێرمە ئەبێتە سفر کە بووە سفر یەک لە سەردەم ئەمێنێتەوە we have p x1 x2 ئەکاتە x2 ناقص ئەکاتە l یەک لە سەردەکەم ئەمێنێتەوە this result is in agreement with classical physics as required by the Bohr corresponding principle جارێکی تر ئەگەڕینەوە بۆ بۆر کەرەسپەندنگ پرینسیپل کە لە چاپتری وەزانم چوارە خوێنمان وتمان کاتێک ئێن زۆر گەورە بێ ریزڵتی کلاسیک و کوانتەم یەک ئەگرێتەوە فعلەن لێرەشە کاتێکەوە ئێنم زۆر گەورە بێ ئەم تێرمە بکاتە سفر کەواتە پرۆبابیلیتی کاتە 0.1 جارانی سەدیکن ئەکاتە 10% کەواتە احتیمالیەی کلاسیک و کوانتەم لە ئێنی گەورە یەکی گرتەوە کە ئەمە بە بۆر کەرەسپەندنگ پرینسیپل ناومان بردبوو. نمونەی دووەممان هەمانە consider a particle trapped in a box of width L find the expectation value of the position of the particle وهذا ئەنین پارتیکلێکمان هەیە لەو بۆکسەکە کە دایمەنشنەکەی L داوای expectation value x مانن expectation value positionی پارتیکلەکەمان لێکە ئێمە معادلەمان پێشتر خوێندووە expectation value x ئەکاتە لە سفرەوە بۆ L چکە بۆ پارتیکل ئینە بۆکە لە نێوان سفر و L لە بۆکسەکە ئێکس پلای تواندوو دی ئێکس پلایشمان هەیە ئەکاتە بۆ پارتیکلە بۆ کەس ڕەگی دوو لەسەر L ساینی n پای ئێکس لەسەر L ئێن تعویزەکەین دووجاشی ئەکەین وکە ئۆی ئێبینن جارانی دی ئێکس یەکین ئەم تەکاملە حالەکەین بە UDV حەلیەکەین بەم جۆرە حەلیەکەین کە حەلمان کرد ریزڵتی ئەخیرمان L/2 دەرەچێ کاتە ئەڤەرێج پۆزیشنی پارتیکل ئینە بۆکسێک کاتە L/2 this result means that ئەم ریزڵتە پێمان ئەڵێ the average position of a particle average position particle لە particle in a box ئەکاتە چی in the middle of the box ناوەڕاستی بۆکسەکە ئەکا it reflected the symmetry of the system ئەمەش چوونیەکی سیستەمەکەمان پێڵێ سیستەمەکەمان سیستەمێکی چوونیەکە بۆی average position particle لە نێوان سەفر و L لەسەر دووەکەیە there is no conflict with the fact that ئەمە دژایەتی ئەو ڕاستی ناکات that psi n تواندوو ئەکاتە سەفر at L/2 ئەمە دژایەتی ئەو ڕاستیەمان ناکاکەوە پسای n توانی دوو پرۆبابیلیتی دێنسیتیەکەمان بکاتە سەفر لە ناوەندی بۆکسەکە بۆ ستەیتەکانی n وسایی بە 2 4 6 ستەیتە جوودەکان because لەبەرەوەی expectation value is an average value not a probability چونکە expectation value mean value یا average value معدلە ئەو probability نییە بۆیە زۆر ئاساییە کاتێک کە قیمەتەکەی ئەکاتە L/2